لا دەستپێکی هەفتەی نوێمی خولی ئەستێرەکانی عێراق هەولێر لە بەسڕە و لەسەر یاریگەی فەیحا بووە میوانی مینای خاوەن ماڵ. ڕووداوەکانی یاریەکە زۆر خێرا بوون. کوڕانی زەردپۆش بە پەرۆش بوون بۆ تۆمارکردنی گۆڵ. تەنها دوو خولەک لە یاریکە تێپەڕی بە ئەسیستی ئاکام هاشم. ئەمجەد ڕاضی گۆڵکاری مێژووی خولەکە توانی هەولێر بە گۆڵ یەکەم پێش بخات. ڕاستەوخۆ دوایەم گۆڵە لەم حاڵەتە ئاکام هاشم کارتی زەردی پێدرا، بەڵام ناوبشوان دوای گەڕانەوە بۆ ڤار بۆی گۆڕی بۆ کارتی سوورو لە یاریگا کردیە دەرەوە. یاریزانانی مینا بەم لێدانەسەرە هەوڵی گۆڵ یەکسانیان دەدا. لا خولەکی 37 ئەمجەد ڕاضی بەهۆی پێکانەوە یاریگای جێهێشت. ئاسۆڕۆستەم شوێنی گرتەوە. ئەم تۆپە هاڕەشە بوو لەسەر گۆڵی هەولێر. حوسێن جوولی گۆڵپارێز بە زەحمەت دووری خستەوە. لەم دەرفەتەش یاریزانانی مینا باش مامەڵەیان لەگەڵ تۆپ نەکرد. نیوە یەکەم لە بەرژەوەندی زەردپۆشانی هەولێر کۆتایی هات. لا نیوەی دووەم مینای خاوەن ماڵ بە سوودوەرگرتن لە کەمی ڕێژەی یاریزانانی یانەی هەولێر فشارێکی زۆریان خستە سەر گۆڵی کوڕانی شاری قەڵاو منارە، بەڵام خۆراگری هەولێر بەرامبەر هێرشەکان وای کرد. لا خولەکی 63 و لە هێرشێکی هەڵگەڕاوە بە ئەسیستی شێرکۆ کەریم. ئاسۆ ڕۆستەم ئەنجامەکەی بۆ زەردپۆشان دوو هێندە لێ کرد. لەگەڵ ئەوەی کۆنتڕۆلی تۆپ زیاتر لە لای خاوەن ماڵ بوو، بەڵام هەولێر مەترسیدار بوو. لە خولەکی 69 لە بەرزکردنەوەیەکی عەلی شاخەوان ئاسۆ ڕۆستەم گۆڵی دووەمی خۆی و سێمی یانەکەی تۆمار کرد. هەولێر دوایەم گۆڵە بەرگریەکی پتێوی دەکرد. یاریزانانی خاوەن ماڵیش بە پەرۆش بوون بۆ گەیشتن بە گۆڵ. هێرش لە دوای هێرشی مینا لەلایەن حوسێن جوولی گۆڵپارێز بەرپەرچی دەدرایەوە. ئاسۆ ڕۆستەم خەریک بوو لەم هێرشە هاتریکی خۆی لە یاریەکە تۆمار بکات، بەڵام تۆپەکەی بە نزیک ستون چوە دەرەوە. یاریەکە دوای 90 خولەک لە کاتی ئاسایی و 13 خولەکی زیاد کرا و بە ئەنجامی 3 گۆڵی پاک بە سوودی هەولێر بە کۆتا هات. بەم شێوەیە هەولێر بە کۆکردنەوەی دەخاڵ بە کاتی هەڵکشایەخانەی 12 ڕیزبەندی میناش بە هەمان ڕێژەی خاڵ کەوتە دوای هەولێر. هەولێر هەر لە بەسڕە دەمێنێتەوە. لە هەفتەی دێم دووشەممە دەبێتە میوانی نەفتی بەسڕا. میناش لە هەمان ڕۆژ لە نەجەف دەبێتە میوانی نەفتی وەسەد. حوسێن محەممەد کەناڵی پێام.